تقریبا چەند ساڵێکە بە خەریکی ئیشی فۆتۆم. هاوڕێکانم وتیان بۆ بڕیانە دەبیکەیتە پێشەنگایەک لەبەرەوە ئیشەکان یعنی ڕۆژانە ئیشمێ بە بەردەوامی. تر هەرەوە فکرەکە بوو 57 تابلۆ پێکاتەوە هەمووشیان بە مۆبایل گیراوە، ئیشی کامێرەی تیانە. ڕەبتە بە سروشتەوە، سروشتی کوردستان لە هەر چوار پاشەکە، ینی تایبەت نییە بە سروشتی بڵێن ئێرە یان ئەودیو، هەمووی تایە، سروشتی کوردستانی گەوری هەمووی تایە. توانای هەموو ئینسانێک سەلیقە دەورە بینێ، چ پیاو بێت چ ژن بێت کە ئەو سەلیقەیە هەبوو لە ژنا هەبێت لە پیاوە هەبێت ئەو سەلیقەیە دەورە بینێت. خۆی شتەکان دێنە پێشەوە کە ئیشەکان هەبوو کە ئیشی ترکرا خۆی ئۆتۆماتیکیە بێ بە پێشەنگا. خولیای من یعنی سروشتە، ڕەبتە بە سروشتەوە. تۆ ئەگەر سروشت بناسی ژنی شەناسیت و ئینسانی شەناسیت.